لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دوو دیاردە بوونەتە هۆکاری ڕووتانەوەی گیرفانی هاوڵاتیان و کێشانەوەی پارەکانیان بە ناوی کارکردن بە پارەکانیان و پێدانەوەیان بە چەند هێندە زیاتر دوای چەند مانگێک، هەروەها دراوی ئەلکترۆنی. لە ماوەی یەک ساڵی ڕابردوو لە سنووری ڕانیا دوو کەس بە پاساوی مامەڵەکردن بە بازرگانی نەوتەوە بە سەدان هەزار دۆلاریان لە خەڵکی وەرگرت و دوای ماوەیەک مایە پوچبوونی خۆیان ڕاگەیاندووە. ئەوانەیش سلێمان هەڵچەوی و ئیبراهیم قادر بوون. لەبارەی حکمی شەرعی ئەم جۆرە مامەڵەکردانەوە لژنەی فتوای سلێمانی دەڵێت ئەم جۆرە لە مامەڵانە لە ئیسلامدا ڕێگە پێدراو نین و دەچنە قاڵبی ڕیباوە کە ئەوەش لە ئیسلامدا قەدەغە و یاساغا. ئەو پارەی کە کەسێکیدا دەفتەرێکدا بە کەسێک و 3 مانگ 3 دەفتەری باتەوە بێگومان ئەمە ڕیبا خواردنە ئەگینا لە هیچ دنیایەکی ئەم ڕۆیانە دەفتەرێک لە ماوەی 3 مانگ 3 دەفتەر پیاکە هەر مانگی دەفتەرێکی پیاکرد بێ، یعنی هەر گەڵایە پێیا بکە لە یەکدان مانگدا. ئەمە لە دنیای ئێستای ئازگانی بزنسا مەگە بە دزیکردن یا بە شێوازێکی گزیکاری یا فێڵکردن بێ ئەگینا قازانج و ڕەبحی حەقیقی بەو شێوازەنیە خۆی بۆ خۆی دیارەکەەوە مەعاملەیەکی خەڵەتاندر و برێتیە لە ڕیبا خواردن. جا هەر کەسێکیش کەچێتە سەر بابی ڕیبا ئەبێ بزانین دەرەنجامی ڕیبا لە ئەخیرا ئیفلاسکردن و سووتانی سامان و ماڵەکەیە، چونکە خوای گەورە پێیوتوین دەمێکە پێوتون و لە قورئانی پیرۆزا بۆ شەڕاکردوین کە ئەوانەی ڕیباخۆران وەکو چی واتانە وەکو کە سێواتانە لەسەر بەردێکی ساف فستن ئەگەر هات و باران لێدا هیچ خۆڵەکە سافە بێ هیچی پێوە نامێنێ. ئەوانەی کە ڕیبا دەخۆن بەڕاستی دەستیان خاڵی دەبێت لە ئایندەیە، چونکە ماوەی لەوانەیە چەند سەعاتێ دەوڵەمەند بنیان چەند ساعتێ چەند ساڵێک، بەڵام لە دەرەنجامە فەقی دەرەچێت. لە پاڵ ئەم جۆرە لە هەڵخەڵەتاندنی هاوڵاتیان جۆرێکی دیکەش پەیدا بوون بە ناوی دراوی ئەلکترۆنیەوە پارە لە خەڵکی دەکێشنەوە. بەپێی ئامارێک کە دەست پێیان کەوتووە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو کۆمپانیەکانی دراوی ئەلکترۆنی ئەوانەی پارەی خەڵکیان بردۆتە دەرەوە ون بوون نزیکەی 9 ملیۆن دۆلاریان لە خەڵک وەرگرتووە. شارەزایەکی بواری ئایتی دەڵێت بەهۆی ناهۆشیاری هاوڵاتیانەوە ئەم کەسانە دەتوانن خەڵکی بخەنە داوی خۆیانەوە و فریویان بدەن. دوای ماوەیەکیش هەرچی پارە هەیە بلۆکی دەکەن لە حسابەکانیان. یعنی سەر ڕایهەبوونی هەموو ئەو قەیرانانەی کەوا لە ماوەی ڕابردووە هەبوو سەر ڕای ئەوەی کە لە کۆرۆنای بینیمانەوەی کە بەسەر بارودۆخی نەوتا هات ئەو بازاڕە ژارێکی تر ژێرخانی کوردستان بەنەوەیەکی تر دابەزیەوە بەهۆی ئەو شەریکاتی نێتۆر مارکتینگان و ئینڤێستانەوە بوو کە کۆمەڵێک کەسی معەنن ناسراون لە بازاڕەکە لە ناو هەر جارێک لە کۆمپانیاکە و لە فۆرمێکی جیاوازە ئەو پارەی خەڵکە بنە دەرەوە. یعنی سیرەکە لەوایە لێرە دووبارە و هەموو جارێک هەمان کەس زیێتەوە لە هەمان کەس پارە وەرەگرێتەوە ئیباتەوە بۆ هەمان شوێن ئەم سیناریۆ دووبارە بۆتەوە. ئێمەش لە کاتی خۆیەوەکو بەرپرسیارەتێکی خۆمان ئەگەر کەسانێکی شارەزا خاوەن ئەزمون بێتین لەناو کۆمپانیاکانە سەر ڕای ئەوەی کە وجودمان هەبووە دواتر کشاوینەتەوە خەڵکیشمان لێ هۆشیار کردێتەوە، بەڵام کە خەڵک ئاگادار نەبووەتەوە خەڵک نهاتۆتە دەرەوە یعنی ما علی ڕەسوول إلا بەلاغ ئەوەی کەوا لەسەر ئێمە بۆ ئێمە خەڵکمان هۆشیار کردێتەوە لە ڕێگەی سۆشیال میدیاکانمانەوە بێت لە ڕێگەی هاوڕێتیەوە بێ خەڵک پرسیان پێکرد بێتی پێمانوتون بۆ ئەوە بۆ نەگا بەم ڕۆژەی کە خەڵک پارەکانیان دیار نەمێنێت. داوا دەکرێت لایەنە ئەمنیەکان ڕێگە بە هیچ کەسێک نەدەن بەم جۆرە پارە و داهاتی خەڵکی وەربگرن و پێشوەختە ڕێگریان لێ بکرێت. پێویستیشە هاوڵاتیان هۆشیارتر بن و لەو کەسانەی بەم جۆرە پارە لە خەڵکی دەکێشنەوە خۆیان بە دوور بگرن، چونکە هەم لە ئیسلامدا ڕێگە پێدراو نییە هەمیش سەروەت و سامانیان تێدا دەچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.